هەر سەبارەت بە پرۆژەی گەشانەوە زیاتر قسە دەکەم کە پرۆژێکی گرنگی کابینەی نوێمی حکوومەت هەرێمی کوردستانە بۆ پێدانی قەرز بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ بزنسی بچووک و مامناوەند. بەڕێز ئارام ئەنوەر بەڕێبەری سندوقی پرۆژە بچووکەکانی لاوان لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەولێرەوە لەگەڵما. بەڕێز ئارام، ئەم کاتت باش. گرنگی ئەم پرۆژەیە بە تایبەتی بۆ لاوان و گەنجانی هەرێمی کوردستان چی دەبێت تا چەند دەتوانێت پاڵپشت بێت بۆ بژانەوەی ئابووری لە هەرێمی کوردستان لە ڕێگەی ئەم پرۆژەیەوە؟ زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڕاستی ڕاگەیاندنی پرۆژەی گەشانەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە قۆناغی ئێستادا پرۆژەیەکە کە کاریگەری ڕاستەوخۆی دەبێتن لەسەر گەشەی کەرتی ئابووری لە بەرەوەی بەشی زۆری گەشەی ئابووری زۆربەی وڵاتان لەسەر پرۆژەی بچووک و مامناوەند دۆستەوە. ئێمەش وەکو پرۆژە وەکو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لایەنی بەرپرس لە پاڵپشتی دارایی پرۆژەی بچووک و مامناوەند بەپێی یاسای سندوقی پشتیوانی پرۆبچووکانی لاوان لە 2011 کارمان کردەوە وەکو 2016، بەڵام لە 2016 بەپێی ئەو خێرانانێکە ڕوبەڕووی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە نەمەتوانی بەرە بە پاڵپشتی پرۆژەکان بدەین. بەڵام بە خۆشبەختانە دوای کارکردنێکی زۆر بۆ نزیکەی ساڵێک بە هاوبەشی لەگەر نووسنگەی بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت و تیمی وەزارەتمان واروها کۆمەڵێک لەو ڕاوشکارانی کە لە ڕابردوو کارمان کرد توانیمان پرۆژەی گەشانەوە بخەینە سەر پێ بۆەوەی کە گەشانەوەی ئابووری بۆ پاڵپشتی پرۆژەی بچووک و مامناوەندەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان بکاتن و هەروەها ڕەخساندنی هەلیکار و جوڵی دراو لە بازاڕدا دروستکاتن. بەڵێ، وەکو ئاماژەیان پێکردووە کەم پرۆژە ئێستا لە قۆناغی تاقیکاریدایە. 25 بزنس دەتوانن لە یەکەمین قۆناغدا قەرز وەربگرن و کار بکەن. چەندە دەخایەنێت ئەم قۆناغا بە چه شێوازێک دەبێت کەی دەتوانرێتی تر هاوڵاتیان بە شێوازێکی گشتی لەسەر و پۆرتاڵی کە ڕاگەنراوە داواکاری خۆیان پێشکەش بکەن بۆ وەرگرتنی قەرزی بچووک و مامناوەند؟ بەڵێ، ئێمە لە 3 مانگەوە پۆرتالەکەمان کەوتۆتە کارەوە و هەموو کەسێک مثالەن ئەوانەی کە بیرۆکەی فراوانکردنی پرۆژەکانیان هەیە یاخود دانوێتن پەرە بە پرۆژەکانیان بدەن دەتوانن لە ڕێی پۆرتالەکەەوە داخلی پۆرتالەکە بن کە ئەویش لە ڕێگای دوو کۆدەیە کۆدی UPN و UN و هەروە هەموو هاوکاری و کار ئاسانێکمان پێشکەش کردێ لە ڕێگای ئەو سیستەمە ئەلکترۆنی پۆرتال ئەلکترۆنی بۆ بەستانەوەی بە لاەنە پەیوەنددارەکان واروەها ڤیدیۆ فێرکاریشماندانەوە. ئەو پرۆژەیەکی تاقیکاریە ڕاستە بۆ 25 پرۆژەیە، بەڵام ئێمە ئەو پرۆژەیە کە دوای هەڵسەنگاندن بە دواداچوونی وردمەوە پرۆژەکە ئێمە کەزانیمان پرۆژەکە پرۆژێکی سەرکەوتووە. ئەم پرۆژێ دەبتە پرۆژەیەکی حکوومەتی هەرێمی کوردستان و دەستکەوتێک حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئێمە لەسەر ئەو بنەمایە بەردەوام دەبین لەبەرەوەی جیاواز لە کاری پێشومان تەنها حکوومەتی تەنها لە ڕێگای کەرتی گشتیەوە ئێمە قەرزەکانمان دەدا. هەموو لێژنەکان هەمووی شتەکان لە ڕێگای بەڕێوەبەراتیمان، بەڵام ئێوە ئێستا لەو پرۆسەیە شتێکی زۆر جیاواز کراوە کە هاوبەشی نێوان کەرتی گشتی و کەرتی تایبەت لە نێوان بانقە بازرگانەکان لە نێوان ڕێکخراوە کارسازەکان کە بەخۆشحاڵیەوە تەمەناوە دەکەین کە کاریگەریەکی باشەوێت و لەبەرەوەی کارێکی باش سەرکراوە. باشە، بەڕێزارام، وەزارەتەکەتان سەرپەرشتی بەڕێوەچوونی پرۆژەکە یا جێبەجێکردنی پرۆژەکە لە هەرێمی کوردستان دەکات. پێوەرەکانی ئەو کەسانی کە ئەتوانن لەم پرۆژانە سوودمەند بنچین ئێستا بۆ هاوڵاتیان پرسیارە کێن ئەوانەی کە دەتوانن لەم پرۆژانەدا بەشدار بن، تایبەتمەندیەکانی چی؟ ئێوە چۆن پۆلێنبەندی ئەم بابەتەتان کردووە؟ بەڵێ، سەبارەت بە مەرجەکانی پێدانی قەرز ئەوەیە کە هاوڵاتی هەرێمی کوردستان بێتن و تەمەنی نێوان 21 بۆ 6 ساڵ بێتن و هەروەها تەمەنی پرۆژەکەی کەمتر نەبێت لە ساڵێک کەواتە ئەمە بۆ فراوانکردنی پرۆژانێک کە هەن بۆی بەردەوامیان پێ بدەن یاخۆ پەرەیان پێ بدەن بە پرۆژەکان. ئەو مەرجانێک کە مەرجە سەرەتاییەکانی بوونی پرۆژەکەی و هەروەها نابێ ئەو کەسێک کە پێشکەشی فۆرمەکە دەکاتن فەرمانبەری کەرتی گشتی بێت. باشە، ئامادەکاری کراوە بۆم بزنسە بچووکانە بۆ نمونە لەگەڵ کەرتی تایبەتدا لەگەڵ وەبەرهێنان لە هەرێمی کوردستاندا چۆن ئەم پرۆژەیە جێبەجێ دەکرێت؟ هەر هاوڵاتێک کە پرۆژەی هەبێت دەبێت لە هەرێمی کوردستان و لە چوارچێوەی سنووری هەرێمی کوردستاندا پرۆژەکەی جێبەجێ بکات. کێ چاودێری ئەم بەڕێوەچوونی پرۆژەکە بەگشتی دەکات؟
بەڵێ ئەمە وەکو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی جگەلەوەی کە خۆم وەکو بەڕێوەبەری پرۆژەکە تیمێکمان هەیە تیمێک کە لە 4 بڕیار دەرپێکاتون کە لە شارەکانی هەولێر و دۆ سلێمانی و گەرمیان زائیدەن دا ئۆدیتەرمان هەیە ئەوانی کە وردبینی بەڵگەنامەکانی پێشکەشکردن دەکەن جگەلەوەی تیمێکمان هەیە کە تیمێکی زۆر تایبەت و ڕاهێنراون سەبارەت بە هەڵسەنگاندن و بەدواداچوونی پرۆژەکان کە ئەوانە لە قۆناغی یەکەمی پێشکەشکردنی لە پۆرتالەکەەوە ئێمە لە ڕێگای ئۆدیتەرەکانەوە وردبینی هەموو ئەو بەڵگەنامان دەکەن کە پرۆژەکە پێویستە لە چوارچێوەی سنووری حکوومەتی هەرێمی کوردستان بکەن. بەڵێ بەپێی ئەو زانیاریانی کە لەسەر پرۆژەکە هەیە ڕەهن یا بارمتە لە پرۆژەکەدا نابێت و هەروەها ڕسوماتی کارگەری لەسەردا دوو دەبێت ئەمە بۆ یەکەمین جارە پێم وابێ لە هەرێمی کوردستان بەم شێوازە کار بەم سیستەمە دەکرێت تا چەند ئاسانکاری بۆ هاوڵاتیان دەکات و ئامانج لێی چییە بەگشتی؟ بەڵێ سەبارەت بە ڕەهن یاخود دەستەبەری دارایی بەشێکی زۆری لە پرۆژانێکی دانویست پاڵپشی دارایی بەدەستبێنن لە ڕۆژگاری ئێستادا کێشەی ئەویان بۆ دروستە بوو کە ناندەتوانی دەستەبەرێکی دارایی یاخود فەرمانبەرێکی حکومی پەیدا بکەن بۆی بێتن دەستەبەری پرۆژەکەیان بکاتن یاخود پێویستیان بەوە بوو کە مڵکێک یاخود شتێک لە ڕەهندا بنێن بەڵام ئێمە بۆ ئەم پرۆژەی جیاواز لە هەم پرۆژەکانی تر نەپێویستمان بە ڕەهنە نەپێویستمان بۆ دەستەبەرەیە ئێمە لە ڕێی ئەو هەڵسەنگاندنە وردەی لە ڕێگای ڕێکخراوە کارسازەکان و لە ڕێگای بانکەوە بۆ ئەو پرۆژەیە دەکرێتن بۆمان ڕوون دەبێتەوە کام پرۆژە توانای وەرگرتنی ئەو پارە و توانای گەڕانەوە ئەو پارەی دەبێتن لە داهاتوودا بێ کێشە گرفت هەر بۆ ینی بۆ ئەو هەڵسەنگاندنە وردێکە دەکرێتن ئێمە بۆمان ڕوون دەبێتەوە کە پرۆژەکە لە داهاتوودا کێشە گرفتی دەبێت یاخودمان. بەڵێ بەڕێز ئارام ئەنوەر بەڕێبەری سندوقی پرۆژە بچووکەکانی لاوان لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەولێرەوە لەگەڵمان بووی. سپاس.